دیاری ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕژاک تەنها لە 25 نۆڤەمبەرە نیە تێکۆشانمان، بەڵکو هەموو ڕۆژێکمان 25 نۆڤەمبەرە و هەموو ڕۆژێکیشمان تێکۆشانە. ئەم ڕۆژ زۆر خۆمان بە خۆشحاڵ زانین کە لەگەڵ ئێوەیە بتوانین دەستخینە سەر ئەو توندوتیژانەی کە بەرامبەر بە ژنانەکرێت. سەرەتا ئەمەوێ پێناسەیەکی 25 نۆڤەمبەر بکەین، بزانین 25 نۆڤەمبەر لە چیەوە هاتووە. لە ساڵی 1990 ئەم ڕۆژا بێتە ڕۆژێکی جیهانی و لەو ساڵە ژنانی جیهان کە ئەم ڕۆژە بە ڕۆژێکی جیهانی دانێت و لە ماوەی ئەو 16 ڕۆژەیە زۆرترین کار و خەبات دەکەن. ئێمەش دیارە وەکو ژنانی کورد کە زۆرترین توندوتیژی و ئەشکەنجە و دەستدرێژی بەرەو ڕوومانە بێتەوە، ئێمە 16 ڕۆژ دانێت. ئەو 16 ڕۆژە ئێمە ناچین لەناو هۆڵەکانە لە شوێنە ڕاقیەکانە کار و چالاکی بکەین. ئێمە دێین لەناو خەڵکە، لە مەکتەبەکان، لە هەموو قەزا و ناحیەکان، لە گوندەکان، لە شارە دوورە دەستەکان، ئەمانە دێین پەروەرداین و سیمینارەکەین بۆ ئەوەی ژنانی ئێمە لە نزیکەوە بزانن چەندێ توندوتیژیان بەرامبەرەکرێت دەکە بەرەم وە کۆمەلگایەکی ئازادیش دەئافرێنێت. وێ تا ژنانی ئێمە ئازاد نەبێت کۆمەلگای ئێمە ئازاد نابێت. وێ پێویستە ئێوە بزانێت ئازادی مانای چییە. چەمکی ئازادی لە باشووری کوردستانە بەداخە کە ترسناکترین چەمکە لە ئێستادا ژنان لە باشووری کوردستانە ناچار کراون کە باجی ناموسی لە دەستچووی کۆمەلگا بن. چەندێک مەترسی داگیرکاری لەسەر باشووری کوردستان و کوردستان بەگشتی هەیە، ئەو نەداگیرکاری لەسەر ژن هەیە. چونکە تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نابێت و پیاویش ئازاد نابێت. وەیە زیاتر توندوتیژەکان بەرەوڕووی ژنانە بێتەوە و شەڕی ئایدۆلۆژیای سیستەمی عەقلێتی دەسەڵاتدارێتی و عەقلێتی پیاوسالاریش لە ناویدا ئەم شەڕە کە سیستەمی سەرمایەداری ئێستا چینە سەری، ئەمە بەرامبەر بەم ئایدۆلۆژیایە ئەبینەوە. ویستە بە دوای مێژوو حەقیقەتی خۆمان نابکڕین. کاتێک کە مێژوو خۆمان دۆزیەوە ئەبین بە ژنێکی ئازاد، ژنێکی بە ئیرادە، ژنێکە بین کە بەراوڕووی نەک پیاوەکان بەراوڕووی دژمنەکانیشمان ئەتوانین حەقی ئێمە لەکوێدا هەیە، لەکوێدا جێگاکرێن، خۆمان بچوو بنەکەینەوە و لە خزمەتی خێزانەکە، لە خزمەتی کۆمەلگاش ئابین و لە خزمەتی خاک و نیشتیمانیش ئابین. مەگەر خاکمان نەبێ خۆشمان نابین. بەڵام خاکێک ئەتوانین بپارێزین کە ژن تیایە ئازاد بێت. بینیمان چۆن ژنانی ڕۆژاوا، هەمووتان بینیتان چۆن ژنانی ڕۆژاوا هاتن گەورەترین دوژمن کە بەرەوڕووی هەموو جیهان بوونەوە، بەرەوڕووی ئێمە بوونەوە کە داعش بوو، چۆن تێکشکێنران. ژنانی لەسەر دەستی ژنانی ڕۆژاوا داعش تێکشکێنران. ئێمە بینین ئەمڕۆ ژنانی شەنگال کە لە 2014ەوە چۆن ژنانی شەنگال وەکو 1988 ژنانی ئێمە چۆن هەمووی ئەنفال کرا، هەمووی تا ئێستاشدا وڵاتە عەرەبیەکان کڕین و فرۆشتمان پێوە بکرێن. بەداخەوە ژنانی شەنگال 2014 هات کران کڕین و فرۆشتنیان پێوە کرا. بۆ یەکەم جار دوژمنی ئێمەیە یەکسەر دەسەبا بۆ ژن. لەبەرەوە ژن ئیرادەی کۆمەلگایە، ژنی بەهێز ناتوانێت کۆمەلگا و خاکە تەسلیم بکات. لەبەرەوە ژن ئالوودەی خاک بووە، هەمیشە دەستی لەناو خاکایە. بۆیە یەن کاتێک کە ژن کۆی دەکرا ئەو کاتە خاک بە ئاسانی لەدەسەچێت. بەڵام ئێستا ژنانی شەنگال ئێستا خۆیان کوڕ و کچەکانیان خۆیان ئەپارێزن. ئێمە بەچی؟ بە پەروەردە، بە پەروەردەیە کە مرۆڤ یەنێتە سەر حەقیقەتی خۆی و ناسنامەی خۆی، چی ژن چی پیاو. ئێستا کەرکووک پێویستی بە کۆنفەدرالیزمی دیموکراتیە، خۆبەڕێوەبەری دیموکراتی، نەتەوەی دیموکرات. کەرکووک پێویستی بەمەیە بۆەوەی هەموو نەتەوەکان نەجیاوازەکان، هەموو زمانە جیاوازەکان بە یەکسانی لە کەرکووکا بژین. بەڵام بەداخەوە ئەبینی هەموو 4 ساڵ جارێک کۆمەڵێک کەسی مشەخۆر، دەسەڵاتخواز، چاوچنۆک یان خوان هەڵەبژێن لەسەر حسابی کەرکووکیەکان خۆیان دەوڵەمەند دەکەن و هیچ خزمەتگوزاری بە کەرکووک و خەڵکی کەرکووک نەکراوە. پێویستە خەڵکی کەرکووک، پێویستە خەڵکی باشووری کوردستان جوان شلۆڤە ئەو دۆخە بکات کە ئێستا ئێمە خاک، ژن، سروشتی ئێمە لە چ دۆخێکایە. بە درێژایی مێژوو بەقەدەر ئێستا ژن کۆی نەدەبووە لە باشووری کوردستانە. سەختترین، دژوارترین ڕۆژە ئێستا کە ژن کۆی دەکراوە. ژن لە بوون و حەقیقەتی خۆی کۆن بێت. ژنێکی خاوەن ئیرادە، ژنێکی بەهێز، ژنێ ژنبوونی خۆی ئەزانی کێیە و لەگەڵ پیاوە
سیستەمی هاوسەرۆکایەتیان پێشخستووە ژن و پیاو بە یەکەوە کۆمەلگا بن بەڕێوە. ئەم بە عەقڵێتی ژنبوونی خۆم بە عەقڵێتی پیاوبوونی پیاوێکی ئازادی خواست پیاوێکی ئازاد لە ڕووی فکرەوە یەک کۆمەلگا بار بەڕێوە. و لە ناو مەخمورە ئێستا سروش سروشتێکی جیاوازە. کاتێک کە خەڵک برایە ئەوێت تەنیا دەشتێکی سەحرا بوو پڕ بوو لە دووپشک.